شتێکی ینی هەنگاوێکی ئاوا پۆزتیفانە بنرێت ئێمە بەش بە حاڵی خۆمان بە لەوەی قسەکان بدەم بە ڕێز حاکم عومەر بەش بە حاڵی خۆمان لە ڕابردوودا لە زانکۆی سلێمانی چەندین جار بانگەشتەی ئەو دروستکردنی ئەو دەرگا تایبەتمەندەمان کردووە و ئێمە لە نووسراوێک لە کتێبێکماندا کە لە ساڵی 2003 نووسراوە لە پێشنیازی ئاخیری کتێبەکەدا ئەمە چاپی دووەمێتی لە 2007 لە ئوردن چاپ کراوە بانگەشتەی ئەومان کردووە کە پێویستە دادگایەک تەرخان بکرێت بۆ بینینی کێشەکانی ڕۆژنامەنووسان بە جۆرە لە جۆرەکان لە خاڵی ئەخیری ڕاستپەردەکانە ئەوەی تێدا هەیە کە ئێستا و کتێبە بە ژمارەیەکی زۆر لە کتێبخانە عەرەبیەکاندا هەیە بەوەش نەوەستاین لە کاتی خۆیدا هاتین توێژینەوەیەکمان کرد لەسەر ئەم بابەتە توێژینەوەیەکی چڕوپڕ لەسەر دروستکردنی ئایا تا چەند دەکرێت دادگایەکی لەو جۆرەمان هەبێ و توێژنەوەکە لە ژمارە 14 گۆڤاری زانستی ئەکادمی ڕاپەڕین بڵاو کرایەوە تشكيل محكمة مختصة بقضايا النشر والإعلام في إقليم كردستان في ضوء الضرورة والقانون تاچن ضرورة بباسكردين لاينة بوزيتيف ونيجاتيف كان وتاچن ديش قانون رقابة دروسكردين محكميكي آوا يا ترخان كردين محكميكي آوا دادا وللرابردو دا چند جارێک ئەو هەنگاوانە نرا یعنی کۆڕی تایبەت بۆ مەبەستی ئەو دروستکردنی و محکمەیە ڕێک ئەخرا لەوانە سندیکای ڕۆژنامەنووسان لە هەولێر چالاکیەکی گەورەی ڕێکخست بۆ تا چەند دروستکردنی ئەوها محکمەیەک پێویستە بۆ هەرێمی کوردستان بەڵام بە حکمێکی چەند خەبیرێکی نێودەوڵەتی هاتبوون کاتێک کە پرسیار لەوانەکرا ئەوە شتیوا لە وڵاتەکەی ئێمەدانە بۆیە هەنگاوەکان بەرەو سەرکەوتن نەدەچوو لە دوجارە میترۆ سنتەری میترۆ چالاکیەکی ئاوای ڕێکخست لەژێ ئەو تایتڵە بەڵام کاتێک کە ئێمە وەکو سپێکەر بانگەشتەمان بۆ دروستکردنی ئەو دادگایە ئەکرد یان تەرخانکردنی دادگایەکی تایبەتمەند لەو لاوە یەکێک دەیوت ئەمە ترسناکیەکی زۆری هەیە لەبەر ئەوەی کێ دەڵێ دادوەرەکەی ئەو دادگایە دادوەرێکی بەو شێوازە دەبێت لە گرنگی ڕۆژنامەنووسی تێبگات ئەو کاتەوەکو چەکێکی دووسەری لێدێ ڕنگ بێ کاریگەری خراپ بەجێ بێڵێ ئەگە دادوەرەکە لەو ئاستەدا نەبێت دیسان هەوڵەکان شکستیانێنە تاوەکو دوجار بە شێوازی بێرەنگانە لەلایەن سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی سلێمانی بەڕێز حاکم عومەرەوە بڕیارێکی دەرکرد بڕیارێکی بوێرانە بۆیە دەڵم بوێرانە چونکە لە مێژووی هەرێمی کوردستاندا شتێکی ئاوامان نەبووە بۆیە من قسەکان دانیشتەکەمان بەو شێوازەدا دکتۆر شوان باسی کردوتی خۆتان لە بینی خۆتانە گفتوگوۆیە بکەن قسەکان دەدەم بەڕێز حاکم عومەر سەرۆکی دادگای سلێمانی باسێک لە پاڵنەر و لە شێوازی دروستکردنی ئەو دادگایە و مەهامی ئەو دادگایەمان بۆ بکە پاشان دوای ئەو من دێمەوە هەندێک تێبینی و سەرنجی خۆم بۆ باشترکردنی بارودۆخەکە خەمەڕۆ سپاسی ڕێکخەرانی ئەو کۆڕبەنداکەین بەڕاستی لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانە ئەم جۆرە کۆڕبەندانە ڕێک بخرێت بە شێوازە لە شێوازەکانە چێتە چوارچێوەی ڕێخستنی یاسایی سنوورەکەی خۆمان کە لەم شارەیە و لەم سنووریا ئێمە کار دەکەین ئەمەش بە یەکێک لە ئەو هەنگاوانە دانین کە بەرەو ڕیفۆرمی گشتیمانە بات من ئەمە بە کارێکی زەروری ئەزانم و ساڵانەش دووبارە بوونەوەی بەڕاستی خزمەت بە کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی ئەو کۆزانن ئێستا بواری ڕۆژنامەگەری لەگەڵ ئەو سەردەمەی کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 تێدا بەرکار کرا جیاوازێکی بواری ژیان داهاتووە بۆیە کارکردن بەو یاسایە بەڕاستی لە هەندێک باردا ئاستەنگێکی زۆری بۆ ئێمە دروست کردبوو کە بەشێکی زۆری چارەسەری کێشەکانمان لە تەفسیر و لێکدانەوەی نەسە قانونیەکان بوو کە لەلایەن دەستەی پێداچوونەوەکان هەندێک جار تەفسیرێکی فراوانی بۆ ئەکرا لەم سنوورەی ئێمە لە شاری سلێمانی پیادەکردنی یاساکان ئێمە وا پیادەیەکەین کە لە ناو شاری سلێمانیان کە ڕۆژنامەی و نووسەر و ڕۆژنامە نووسی زۆر چالاکی تایە و خەڵکی ناوچەکە چاوکراون و لە هەندێک کاردا لە هەندێک بواردا هاوڵاتی خۆی بووە بە پەیامنێر و پەیام بۆ سایت و ڕۆژنامەکان ئەنێرێ پەیامەکانیان ئەگەیەنن کە بێ ئەوەی خۆی بزانێت هاتۆتە ناو بواری کاری ڕۆژنامەگەری و بەڵام تەنیا ڕێخستنێکی ماوە ئەوەی کێمای بینین بەڕاستی
لە ئەم شارەی ئێمەیە بەرفراوانی ڕۆژنامەکان بەرفراوانی کاری ڕۆژنامەگەری وای کردووە کە پشێویەکی زۆریش بڵاو بێتەوە، یعنی لە ئاستی بەرزبوونەوەی توانای ڕۆژنامەنووسی لە ئەم شارەیە لەگەڵ ئەوە شاد پشێوی و کێشە و ناکۆکیی زۆریش خوڵقاوە، یعنی بیرمان نەچێ ئێمە لە دادگاکان یعنی کارکردنی ڕۆژنامەگەری ڕاستە هەندێکیان بە شێوازێکی ستاندارد و بە یاسایانە کارەکەن، بەڵام هەندێک جار ینی بەبێ ئەوەی خۆی بزانێت کەوتۆتە تاوانێکەوە. خۆشتان نەزانن یەکێک لە کێشەکانی ڕۆژنامەگەری قسەکردن و بۆ ڕای گشتیە بۆ خەڵکە و لە ڕووی یاساییەوە هەر دێڕێک کە مرۆڤێک بڕینێگە کات ئەگەر زۆر وریانە بێ زۆر ئاگای لە خۆی نەبێ دەیان تاوان تەشکیلەکە. ئەو یاسایە کە کاتێک دانراوە بۆ ڕۆژنامە نووسێکی ئازاد بتوانێت کاری ڕۆژنامەگەری بکە، بەڵام لە بەرامبەر ئەویشدا ئەبێ پێشێلی ئازادی و مافەکانی بەرامبەر نەکات. ئەوەی کە بەلای ئێمەوە زۆر گرنگە کە هەندێک جار ئەوترێت لێک تێنەگەیشتنی کۆمەڵگە و ڕۆژنامە نووسیدا ڕوئات ژیانی تایبەتی تاکێکە کە لە لایەن ڕۆژنامە نووسێکەوە بازەکرێ. ئەم ژیانی تایبەتە ئەم حاڵە تایبەتی کەسەکە خودی خۆی ئەگەر ڕاست بێ یان ڕاست نەبێت باسکردنی تاوان پێگەیەنێ. کەواتە گەریمە لەم خاڵەوە مەسەلەن دادگاکان سەیری کەیسەکان بکات بەشێکی زۆری ئەوانەی کە ئەوترێ ئۆکرێ دەچێتە بواری ینی ژیانی تایبەتی تاکەکانەوە. کاری ڕۆژنامە نووسی وا فراوان بۆ واپەرەی سەنووەوە هەڵپەی کردو کە هەندێک جار تێکەڵبوونێک ڕۆیە لە بینی لە نێوان تەنانەت بە پێی یاسا خۆتان نەزانن فەرمانبەرێکی گشتی فەرمانبەری دەوڵەت لە بچووکترین فەرمانبەرەوە هەتاوەکو سەرۆکی وڵات ئەمە معڕەزە بۆ ئەوەی کە لە ڕووی ئەدای وەزیفەوە ڕەخنەی لێ بگیرێت و ڕەخنە لە کارەکانی بگیرێت و ئەو ڕەخنە گرتنەی کە بێ بە شێوازێک بێ کە نەبێتە هۆی هەندێک جار ژیانی تایبەتی ئەو کەسە ئەگەر سەرۆکی گەورەترین دەسەڵاتیش بێت یعنی پێی پێبەرن باس بکرێت. هەندێک جار لە باسکردنی کارە وەزیفەکانیدا باری تایبەتی خەڵکەکەیەتە ئاراوە بۆیە خۆشتان نەزانن باسکردنی ژیانی تایبەت ئەگەر ڕاستیش بێ دیسان ئەمە تاوانێک تەشکیلەکات. تەنانەت لە ینی میساقی شەرەفی ساڵی 1954 ڕێکەوتنامێنێ و دەوڵەتی کاری ڕۆژنامەگەری ئەویش پانتایەکی باشی داناوە بۆ پاراستنی ماف و کەرامەتی مرۆڤەکان. یعنی ئێمە لە هەردوو بوارەکەەوە مەسەلەن تێڕوانی نەکەین بۆ مافی هاوڵاتیەکەش و مافی ڕۆژنامە نووسەکانیش بۆی لە هەندێک جاردا دادگاکانمان ینی تاوانی ینی ئەویان ئەخرێتە پاڵ لەلایەن ڕۆژنامە نووسانەوە کە کارکردن لەگەڵیاندا هەندێک جار ئیجراعەتەکانیان توندە لەگەڵیان. بەڵام ینی نایشارینەوە ئەوەندەی ئێمە وەکو سەرۆکاتی دادگای تێڵچوونەوە تەرکیزمان لەسەر دادگاکانی لێکۆڵینەوە هەیە کە بزانن بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسەکەن. بەڵامە بێ بزانین ڕۆژنامە نووس چێە، یعنی ئێمە ئێستا تووشی ینی پشێویەک بووین. هەندێک جار دادگاکانیش نازانن ڕۆژنامە نووس چێە، ڕۆژنامە نووسەکە خۆشی نازانێت. یعنی تەنانەت جاری وە هەبووە ڕۆژنامە نووس بۆ هاتووەتە بەردەمی دادگا کاڵەیەوە بە پیاسای ڕۆژنامە نووسی مامەڵەم لەگەڵ بکەن. ئێمە ئەو پارێزبەندی و ئەو مافانەی کە بۆ ڕۆژنامە نووس لە یاسای ڕۆژنامەگەریزدا دابین کراوە ویستومانە بۆی فەراهەم بکەین. بەڵام یەکەم وتەی و جوابی دادوەرەکەی ئەوەیە کە من هیچ دانپێدانیانێکم نییە بۆ سندیکای ڕۆژنامە نووسان لە کوردستان و ئەندامی ئەو ڕێکخراوەش نین. خۆی ئێمەش تێگەیشتنمان هەیە کە فعلەن یاساکە فەرزی نەکردووە ئەو کەسە ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بێ ئەو کاتە ئێمە وەکو ڕۆژنامە نووس مامەڵەی لەگەڵ بکەین. بەڵام لە پێناسەکردنی ڕۆژنامە نووس ئەگەر ئێمە بەنیەتێکی باشەوە مامەڵە لەگەڵ ئەو یاسایە نەکەین بە وەکو هاوڵاتیەکی چاوکراوەی ئەم شارە ئێمە مامەڵە لەگەڵ مادەی یەکەم یاسای ڕۆژنامە نووسی نەکەین ئەتوانین لە هەنگاوی یەکەمدا کاری ڕۆژنامە نووسی پەک بخەین. یعنی خودی مادەکە خۆی هاتووە بێ لە کەناڵێکی ڕۆژنامە نووس ئەو کەسەیە کە لە کەناڵێکی فەرمیدا کار دەکات.
ئەگەر ئێمە بە بیرکردنەوەیکی تەسکی ڕێگری کار مامەڵە لەگەڵ ئەو مادە یاسایە بکەین ئەتوانین ئێمە بە شێوەیەک بێت ینی ببین بە بەربەست لە بەردەم ئەو شەپۆ لە بەرفراوانەی ڕۆژنامەنووسی کە هەیە بەڵام ئێمە ئەومان بیر ناچێ ئێمە لێرە لەوانەیە شارەکە لێمان قبول نەکات خەڵک لێمان قبول نەکات ڕۆژنامەنووسەکان ئەوانەی کە کاری ڕۆژنامەنووسەکان قبولی نەکەن بۆیە ئێمە بە هاوڕێک و هاوتەری بوون لەگەڵ شەپۆلی بەرەو پێشچوونی ڕۆژنامەگەری ئێمەش دادگاکانمان ئەمانەوێ نەبین بە بەربەستێک لە بەردەم ئەو هەڵچوونە ڕۆژنامەگەری کە هەیە بەڵام پێویستیمان بە ڕێکخستنێک هەیە کە ئەم کۆڕبەندەش یەکێکە لە هەنگاوەکانی ڕێکخستنەکان گەیاندنی دەنگی ئێمە بە ڕۆژنامەنووسان بە بۆچوونی من فراوانترین شەریحەی کۆمەڵگا ئێستا ڕۆژنامەنووسانن و کاریگەرترینیان لە ناو کۆمەڵگە ئێستا هەر ڕۆژنامەنووسانن و لەبەرەوەی چالاکیشیان زۆرە طبعاً پێکانیشیان زۆرە بێت و تووشی کێشەژە بن ئەچنە دادگاکان بۆیە ئێمە بەلامانەوە سیر نەبێ ئەگەر ژمارەی دۆسیەکانی ڕۆژنامەنووسان لە هەڵکشانە بێت بەلای منەوە شتێکی ئاساییە لەبەرەوەی کارەکانی ئێوەش زۆر پەرەیسەنوە خۆ ئەگەر ڕۆژنامەنووسێک قسە نەکات لە ماڵەوە بێدەنگ دانیشێت بە ساڵێک هاوڵاتیەک سکاڵایەکی تۆمار ناکات لە شارەکەمان بەڵام لە کاتێکا ڕۆژنامەنووسمان هەیە لە چەندین سایتی ئاراستە جیاواز بابەتەکانی بڵاوەکاتەوە کە ئەوەش ڕۆشنفکریەکەی خۆی دەرەخات پابەت نییە بە فەلسفەیەکی سیاسی دیاریکراو و بیرکراوەیە بۆیە هەندێک جار لەلایەن خودی ڕێکخراوەکانەوە سکاڵا تۆمارەکرێت لەلایەن دامەزراوەکانەوە سکاڵا تۆمارەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە هەندێک جار لە یەک ڕیز مانشێتێکی یعنی بە دیاریکراوی جاری وایە ئەیبینی لە مانشێتێکی ڕۆژنامەیەک یان لە سایتێکی ئەلکترۆنی بڕوا بکە لەوانەیە 3-4 خروقاتی تیا بێت ئەتوانێت 3-4 سکاڵای لەسەر بنیاد بندرێ بەزەوەی کە من سەیرەکەم بەڕاستی دامەزرا و دامؤسساتەکانی ئەم سنوورە ئەم شارە زۆر سکاڵا تۆمار ناکەن زۆر یعنی وەڵامدانەوەیان نییە بۆ هەندێک بابەت بێدەنگبوونیشان نیشانەی ڕەزامەند بوون و یان دانان بە تاوانەکەدا نییە خۆی لە یاسادا بێدەنگبوون دەلالەتی ڕەزامەند بوون و ئیعترافکردن بە تاوان نییە ئەگەر لە بواری مەدەنیدا بێدەنگبوون ڕەزامەند بوون بێ بەڵام لە مەسائلی جەزائیە بێدەنگبوون مافێکی هاوڵاتیەکەیە ئەو کەسەیەوە ئەو بێدەنگبوونەی ئێمە بە ئینکاری ئەی خوێنینەوە بۆیە ئێمە چەندین جار کە موسسات هاتووە سەردانی دادگاکەمانی کردووە کە یعنی لە نێوان بێدەنگبوون و سکاڵا تۆمارکردندا هەڵبژێرێت ئێمە وتومانە ئێوە توانن ڕوونکردنەوەیکش بنووسن بەڵام شەر نییە کە بێدەنگ بووی تۆ تاوانت هەبێ یەکێک لەو حاڵەتانەی ترکە ئێمە ئەیبینین ڕوونکردنەوەکان کە یاسا فەرزی کردووە لەسەر ئەو ڕۆژنامەنووسە یا ئەو سایتە ریتم و ڕێگا ئەو ڕوونکردنەوەی بڵاو بکرێتەوە بگەیەندرێت بەڵام هەندێک جار ڕوونکردنەوەکان پشتگوێ ئەخرێن کە خودی خۆی ئەمەش دیسان جارێکتر تاوان دروستەکات بۆیە ئەمانە بەگشتی خروقاتێکی یاسایی ڕوئەیات ئێمە بە پێویستمان زانی کە لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانە کە دامەزراوێکی فەرمی یاسایی دانپێدانراوە لە هەماهەنگی دابین بەڕاستی و کەسی ترمان هیچی ترمان شک نەبر ئەگەرنا ئێمە لەگەڵ هەموو دامەزراوێکترا هەماهەنگە بین پێمان خۆش بوو گوێمان لێبێ یعنی بزانن ئەوان بیر و بۆچوونیان چێ لەسەر سیستەمی کاری دادگەری لەم سنوورە لە لای ئێمە و دواتریش داواکاریەکانیان چییە و هەندێک جار یعنی داوای ڕێگەچارەکانیش ئەکرێ ئێمە بیر و بۆچوونەکان ئاڵوگۆڕ بکەین و لە ئەنجامی 3 بۆ 4 دانیشتنی بەردەوام لەگەڵیان گەیشتینە ئەو بڕوایی کە ئەمان تا ڕادەیەکی باش یەکەم تێگەیشتنیان هەیە بۆ کاری یاسایی لە ئەم شارەی ئێمە ئەمە بەلای ئێمەوە گرنگ بوو هەنگاوێکی عملی بوو بۆی ئێمە بەڕاستی لەگەڵیان بڕۆینە پێش و ئێمە خودی خۆشمان وەکو دادگاکان ئێمە شتێگەیشتنمان هەیە بۆ کاری ڕۆژنامەگەری بۆیە بە پێویستمان زانی هەماهەنگی بکەین یەکێک لە ئەو هەنگاوانەی کە بەڕاستی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک جار کە وەکو جێگری سەرۆکی حکوومەت سەردانی دادگاکەمانی کردووە بینێونی تەنیا بەڕاستی 2 داواکاری لە ئەویش بە شێوەی داواکاری وەکو حکوومەت وەکو جمگەیەکی سەرەکی لە ناو حکوومەتدا کە هەیبوو بێت لەم شارەی ئێمە لە 2 بواردا بووە
بواری یەکەمیان بواری کاری ڕۆژنامەگەری بووە کە داوای کردووە لە دادگاکان هەرچەند ئەمان لە دەسەڵاتێکی جێبەجێکردنن بەڵام خۆتان نەزانن ئێمە دەسەڵاتەکان ڕاستە دەسەڵاتەکانمان جیاوازە بەڵام ئێمە هەمومان هەماهەنگی لەگەڵ یەکتر لەگەڵ پەرلەمان لەگەڵ حکوومەتی هەرێم ئەنجومەنی دادوەری زیاتر مەبەستمان ئەوە بووە کە دەسەڵاتێکی تر کە ئەوترێ دەسەڵاتی چوارەمە بهێنینە ئاستی ئەوەی کە مامەڵەی لەگەڵ بکەین ئەو بواری دووەمیان کە داوای لێکردوین کە دادگاکان ئەوەنەی کە ئەکرێت یارمەتی حکوومەت بدات لەو بوارەیە بواری ژنانە ئەو تاوانانی کە بەرامبەر بە ژنەکرێت لەم دوو بوارەیە قسەیان هەبووە کۆنتاکتیان هەبووە سەردان و داواکاریان هەبووە جگە لەو دوو داواکاری تر پیان و توین هەر تەکلیف و داواکاریەکمان لێتان هەبوو ئێوە بە تونترین شێوە ڕەتی بکەنەوە بەڵام بە سپاسەوە داواتان لێکەین لە بواری ڕۆژنامەگەریە لەبەرەوەی ئاستی ڕۆژنامەگەری لەم شارەیە بەرەو پێش ڕۆیشت و حەز ناکەین بگەڕێتەوە دواوە ئەمە یەکەم بواری پێشکەوتنی ژن لەم شارە جیاوازی هەیە لە هەموو شوێنەکانی تر ئەو پێشکەوتنی کە هەیە بە نەگەڕێنەوە بەرەو دواوە داوای هاوکاری کردووە لەگەڵ دەسەڵاتەکانی تر لەگەڵ پەرلەمان لەگەڵ حکوومەتە بەردەوام بین ئێمەش وەکو سەرۆکایەتی دادگا هەستمان بە پێویستی وەڵامدانەوەی ئەو پێداویستیانە کرد لە هەنگاوی بواری ڕۆژنامەنووسی کە ئێستا بابەتی ئەم کۆڕبەندەیە ئەوەی کە ئێمە توانیمانە کردومانە لە مانگی سێیا بوو لە سیانزەی سێ بڕیارمان نا بە دیاریکردنی دادگایەکی لێکۆڵینەوەی تایبەتمەند تەنیا ئەو دادگای لێکۆڵینەوەیە کەیسەکانی بواری ڕۆژنامەگەری وەربگرێت ئەو سکاڵانەی تۆمارەکرێت و لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانیشا بەڕاستی هەماهەنگیمان کرد کە یەکەم ستافێکی پارێزەری خۆبەخش کە ئاگداری سندیکای ڕۆژنامەنووسان بکەینەوە کە ئەو ڕۆژنامەنووسە داوا کراوە لەلایەن دادگاوە یاسا ئەوەی داناوە یعنی موافقەت و ڕەزامەندبوونی دانەناوە تەنیا ئیشعارێک و ئاگداربوونێک بێت داوامان لەوان کرد کە ئەوان چالاک بن کاتێک کە ئیشارەتێکیان بۆ نێرین فلان کەس ئامادە ئەەکەین ئەکرێ نوێنەریان ئامادە بێ سەرۆکی سندیکایە لێپسراوی لقی سلێمانیان ئامادە بێت لە کاتی لێکۆڵینەوە و ئەگەر پارێزەریشی نەبوو لەو لستی پارێزەرانە پارێزەرێکی بۆ دابین بکەین و ئیمتیازیش بین بەو پارێزەرە کە بەپێی یاسا بەپێی مادەی 144 و 120 لە یاسای بنەمای دادگەرە سزایەکان کاتێک تۆمەتبار و تێی وەرەگیرێ پرسیارەوەی لێکرێت کات تۆ پارێزەرت ئەوێ دیان نا ئەگەر ویستی لەسەر ئەرکی خۆمان ئێمە پارێزەری بۆ دیارەکەینەوە ئەو پارێزەرە هەتاوەکو قۆناغی کۆتایی هاتنی دادگایکردنیش لەگەڵی بێت ئەمە لەسەر ئەرکی سندیکاژ نابێت تەنیا لەسەر ئەرکی دادگا خۆیە بێت ئێمە ئێستا لە ڕێخستنی ئەو بوارەیەین بوارێکی تریان کە ئێستا خەریکی ڕێخستنەوەی سندیکای ڕۆژنامەنووسان کێشەیەکیان هەبوو کە نوێنەرایەتی ڕۆژنامەنووسانەکە بە بۆچوونی ئێمە لێکدانەوەی ئەو وشە وشە سازی کە ڕۆژنامەنووس ئەینووسێت فعلەن ڕاستە هەندێک جار ڕەوانەیە دادوەر وەکو لە ڕووی زمانەوانیەوە تەفسیر و تێگەیشتێکی بۆ هەبێ حکمێکی لەسەر بنیاد بنێت با لە ڕێگەی کۆمەڵێک شارەزایانی زمانەوانیەوە کە شارەزایانەکانیش بەڕاستی ئێمە بە سندیکای ڕۆژنامەنووسانمان و تۆ خۆتان کۆمەڵێک شارەزامان بۆ دیاریکەن ئەویش لستێک دیاریەکەین لستەکە لە دادگا بێت لە ناو لستی شارەزایان کە ئێوە خۆتان کۆمەڵێکە سەڵەبژێرن لە زمانی ڕۆژنامەنووسی شارەزایە ئەوە ئێمە لەوانەش هەڵیەبژێرین لێکدانەوەمان بۆ بکە بزانین ئەو تعبیرەی کە ئەو ڕۆژنامەنووسە کردوێتی ئایا تاوان پێگەێنی یا تەشهیر و ناوزڕاندن پێگەێنە یان نا ئەمانەمان کردووە ئەمانە هەنگاوی یەکەمە و زیاتریش پێویستە ئێمە ئەو هەنگاوانە پەرە پێبین بەڵام ئێمە ئێستا وەکو دادگاکانیش بەڕاستی ئەمانەوێت بزانین ڕۆژنامەنووس چێیە تاکو ئێستاش ئێمە بە تەواوی بۆمان دەرنەکەوتوە ڕۆژنامەنووس چێیە چۆن مامەڵە لەگەڵ نووسینەکە بکەین کە لە ڕێگەی زیاتر لە 40,000 سایت و ڕۆژنامە و لەم سنوور و زۆنە بڵاو بوو لەم وڵاتە بڵاو بۆتەوە بە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانیەوە بەداخەوە هەندێک جار یعنی سایتی بێدایک و باوک و وەهمیش کە کەس نازانێ خاوەنەکەی چیە و چییە
قسە فڕێداتە ناو بازار و کاتێ سکاڵات تۆمارەکرێ ئێمە هەر نازانین ناوەکەشی بە تەواوی چییە، نازانین لەکوێیە، نازانین تەمویلیان لەکوێیە. خۆشتان نەزانن ڕۆژنامە نووس یعنی دوو ڕۆژنامەش ئەبێ یەکێک لەو مەرجانەی کە ئێمە ئاعترافی ڕۆژنامەی پێ بکەین یەکەمە بێ ناو و شوێن و مەکان و نووسەر و سەرنووسەر و هەمووی معلوم و وازح و دیار بێت. دووەمیشیان سەرچاوەی تەمویلکردنی هەر بەپێی یاسای ڕۆژنامەگەری بەپێی حتا میساقی شەرەفی فیدراسیۆنی ڕۆژنامە نووسان ئەبێ دیار بێ، ینی ئەو دوو مەرجەی تیاابێ. بەڵام بەداخەوە لە کاتی ئێستاە بەشێکی زۆری ئەوانەی کە سەرچاوەکانیان دیاریشە سەرچاوی تەمویلی مالیان ئەشارنەوە بۆ ئەوەی کە نەزانن فەلسفەی سیاسی چه حەزب و ڕێکخراوێک لە پشتیانەوەی. هەندێک جار بەداخەوە ڕێکخراوە سیاسیەکان بۆ لێدان و تەشیر پێکردنی خودی ناوەڕۆکی خۆیان بۆ لێدانی بەرامبەرەکانیان ئەم سایتە نیان بڵاو کردوتەوە کە هەندێک کەسیش لە ڕێگەی ئەو سایتانەوە زانیاری ناڕاست بڵاوە کاتەوە. یەکێک لە ئەرکەکانی ڕۆژنامە نووسیش کە بۆ ئەوەی پێی سزانە درێت ئەبێ بەر لە بڵاوکردنەوەی دڵنیا بێتەوە لە سەرچاوی ئەو زانیاری کە پێیەگات. یعنی ناکرێت ڕۆژنامە نووسێک نووسینێکی چواردێڕی لە ژنێکەوە لە پیاوێکەوە پێگات ئەڵێ بەڕێوەبەری فەرمانگەکەم تەحەڕوشم پێکات، خۆ لەوانەیە ئەمە پیاوێکی دەرەوەی ئەو فەرمانگەیەش بێت بابەتێکی ئاوا بڵاوکاتەوە لەسەر ئەو بەڕێوەبەری فەرمانگەی بۆ ئەوەی ئەم ناچار بێلاچێ خۆی بڕواتە شوێنی، ئەمە بە ئیبتیزاس ئەم بابەتە بڵاو بکاتەوە بە ناوی ژنێکەوە شتێکی وا بڵاو بکاتەوە، ڕۆژنامەکانیش بۆی بڵاوەکەنەوە. یەکێک لە کێشەکانی تریش ناوێکی دیار کە لەم شار و لەم وڵاتەیە کە هەبێت یەک ڕۆژنامە شتێکی لەسەر بنووسێ، سایتێ شتێکی لەسەر بنووسێ، کەرامەتی ئینسانەکان پێشێلەکرێ، ئەوەنەی سوکایەتی بە ئینسانەکرێت. ئەبێ بزانن کەسەکە ئەگەر کار بەدەستی وڵاتێکیش نەبێ هیچ بەرپرسیارە لە بەخێوکردنی کچ و کوڕێکی کە ئەڕاتەوە ناوماڵەکەی و بابەتێکی لەسەر بڵاوکرێتەوە هەست بە ئیحرازبوونەکە لە بەردامی مناڵەکانی. بۆیە لە وڵاتی ئێمە نەهجێکیش پیا بووە، یعنی کار بەدەستی وڵات ئەگەر کاری بەدەست بێت لە بچووکترینەوە تا گەورە دەموچاوی لە شاشەیەک دەرەکەوێ لە تعلیقەکان سیر کە هەر هەمووی جنێوەیان. ئەمە ئەم فەلسفەی جنێ و فێربوونی جنێ و ئەم شارەی ئێمە بۆای لێ هاتووە، یعنی بۆ ئەم شارەی ئێمە بە جنێ و یعنی خۆمە شاری لەگەر ڕێزما یعنی زەمەنی شێخ ڕزای تاڵەبانی نییە ئێمە بە جنێ و بە هەجوو تەعامل لەگەڵ کەسێ بکەین. یەکی ئەڵێ ملی پانە، یەکی ئەڵێ کەلەی زلە، یەکی ئەڵێ زۆری خواردو، یەکی ئەڵێ کەمی خواردو وشک بۆتەوە. یعنی ئەمانە هەمووی ئێمە ژۆک و مرۆڤەکان هەستی پێەکەین. کاتێک کە هاوڵاتێکە پەنا ئەباتە بەر دادگا بەر لە هەموو شتێک کەسەکە بڕوامان پێ بکەن لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە کە ئێمە داوای هاوکاریمان لێ کردوون. خۆتان نەزانن دەستگا ئەمنیەکان زۆرە لە وڵاتەیە، بەشێکیان لە ڕووی تەکنیک و هوەری گەڕان و ئایتی و ئەمانەوە زۆر پێشکەوتون، بەشێکی ترمان هەیە زۆر پێشکەوتون نییە. یعنی ئەکرێ ئێمە لە بگەڕێن کام دامەزراوەی زۆر پێشکەوتو داوای هاوکاری لێ بکەین، زانیاریمان لەسەر ئەو سایتە بۆ بێنە لەبەرەوەی ئەم هاوڵاتیە پێشێلی مافەکانی کراوە. یعنی باسی کچی کەسێک کار بەدەستێک کراوە کە لە ڕووی دابوونەریتەوە کێشەی هەیە لە کاتێکە ئەو کار بەدەستی وڵاتە هەر ئەسڵەن کچی نییە. ئاخر ئەی بە یعنی سایتێکە گەر یەک تۆز ئیعتیباری قانونی و کۆمەڵی بۆ خۆی دابنێت، ینی هەر شتێک بگرێتە دەستی بڵاو بکرێتەوە. یەکێک لە کێشەکانی ترمان بەڕاستی ئەوەیە ئەوەنەی کە بە دوای نازانم لایک و کۆمنت لەوانەیە من معلوماتم نەبێ ئەبێ پارە دۆلار وشک بێت و بێتە گیرفانیەوە، یعنی نازانین خەتە سەوز و شینەکەی بۆ زیا ئەکرێت لە پێناو لایک و کۆمنتەکە دەیان معلوماتی ناڕاست بڵاوەکەنەوە بەس بۆی لایک و کۆمنتێکی هەبێت. ئەمانە هەمووی وای کردو، یعنی دادگاکانیش وەکو بەشێک لەم کۆمەڵگەیە ڕاستە کەوتۆتە ژێر ئەوەی کە ئێمەش هەندێک جار لە مامەڵەکردن لەگەڵیدا دادگاکانیش ئەکەوێتە هەڵەوە. بەڵام ئێمە سەمامی ئەمانمان هەیە، مەسەلەن دادوەرێکی لێکۆڵینەوە هەڵەیەگەکە بەرامبەر بە ڕۆژنامە نووسێک ئیجرعاتێکەکات بەرامبەری ئەکرێ ئەوە پێداچوونەوەی هەموو بڕیارەکانی بکرێت لە دادگای تاوانەکان سێ دادوەری بە تەمەنی زۆر بە تەمەنتر لە خۆی سەیری ئەو بڕیارەکەن ئەگەر لە ڕووی یاساییەوە تەواو نەبوو هەڵیەوەشێننەوە.
ئەگەر بە بڕیاری ئەم سێدادوەرەش ڕازی نەبووی لە دادگای تاوانەکان بۆی هەیە لە ڕێگەی دەستوەردانی بڕیاری پێداچوونەوە داوا لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بکە جارێکتر بەو بڕیارەیە بچێتەوە ئەو کاتە 5 دادوەری هەرە بە تەمەن و بەتواناکان جارێکتر سەیری ئەو ئیجرایی دادوەری لێکۆڵینەوە ئەکەنەوە ئایا بزان لە ڕووی یاسایی و یاساییانە بۆیە دادوەر کاتێک کە بڕیار دەرەدات لە ژێر کاریگەری یاسادا بڕیارەکان دەرەکات خۆشتان نەزانن ئێمە وەکو سەرۆکاتی دادگای هەڵچوونەوە کاتێک کە ساڵانە بە 4 ساڵ جارێک پۆلێنگۆڕینی دادوەرەکانمان هەیە لە پۆلێنی 4ەوە بۆ 3 لە 3ەوە بۆ 2 لە 2 ئەچێتە پۆلێنی یەکەم و لەوێ ئەوەستێ و کۆتایی پێێت هەڵسەنگاندن بۆ ئەدای ئەو دادوەراکەین لە ڕێگەی بڕیارەکانە هەڵسەنگاندنی بۆکەین چەند بڕیاری بە نەزەری اعتیبار وەرەگیرێت چەند بڕیاری پەسەند کراوە چەند بڕیاری هەڵوەشاوەتەوە بۆیە کە دادوەر بڕیارێک دەرەکات زۆر بیر لەوا کاتەوە بڕیارەکە یاسایی بێ و هەڵنەوەشێتەوە بۆیە هەموو ئەمانە ینی وای لە ئێمەش کردووە کە ئێمەش داوا لە سندیکای ڕۆژنامەنووسان لە ڕای گشتی لە هەموو ڕۆژنامەنووسانی ئەم وڵاتە بکەین کە یەکەم با پۆلێنێکی گشتی دابنێن ڕۆژنامەنووس کێیە بە بۆچوونی ئێمە وەکو دادگاکان لە کاتی ئێستاە ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە لە کەناڵێکی معتەبەری یاسایی ناسرا و کاری ڕۆژنامە نووسی ئەکات ئەمە یەکەم دووهەمیشیان ئێمە ئەوەشمان بۆ زیاد کردووە ئەوە مادە یاسایەکەی خۆتان واڵە ئێمە کرێت لەوە زیاتر دەرنەچین ئێمە و تووشمانە ئەگەر لە بواری کاری ڕۆژنامەوانیشدا بوو کاری کرد لە سایتێک بوو لە ناسراویش نەبوو بەڵام دوایی ئەو سایتە خۆی لێ کرد بە خاوەنی یا ئەو ڕۆژنامەیە خۆی کرد بە خاوەنی پشتگیری کرد کە ئەمە کاری ڕۆژنامەنووسی بۆ ئەوان کردووە یان بوارەکە بواری ڕۆژنامەنووسی بوو ئەوە ئێمە وەکو دادگاکان مامەڵەی ڕۆژنامەنووسی لەگەڵەکەین ئەگەر یعنی یاساکە مەرجی ئەوەی دانە ناوە ڕۆژنامەنووس بێ لە لایەکی ترەوە واش جارێکی تر مامەڵە لەگەڵ کەسێکەکەین ئەگەر سندیکای ڕۆژنامەنووسان پشتگیری ئەو کەسە بکات بڵێ ئەمە لە بواری ڕۆژنامەگەریدا کارەکان ئێمە مەجالەکانمان زۆر فراوان کردووە ئەمان توانی هەر لە مادەی یەکەمی ڕۆژنامەگەریەکە ئەڵێ لە یەکێک لە ڕۆژنامە ئەجا خۆی ماڵێن ئەوەی کە تۆشتتیا بڵاو کردەوە ڕۆژنامە نییە ڕۆژنامە ئەوەیە کە ڕۆژانە بابەتەکەی خۆی بڵاو کرد بێتەوە یان هەفتانە و دەوری بێت بۆیە هەستاوین بە ئیستیجابەکردن بۆ ئەو پێویستی سەردەم و ئەم سنوورەی کە لەم شارەی ئێمەتیایە ژین و ڕۆژنامەگەری زۆرتیای پێشکەوت و سەرکەوتووە لە ساڵی 1970ەکانی شەوە کە بواری ڕۆژنامەگەری دەستی پێکرد هەر لێرەوە چاپخانەکانمان دەستیان کرد بە چاپکردن و ڕۆژنامەنووسی زۆر باشی تیا بوو بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ئەوەی کە زۆر زۆر ئێمە مەبەستمانە پاراستنی کەرامەتی و ئازادی تاکەکانە پاراستنی ژیانی تایبەتی کەسەکەیە بۆیە بەڕێوەبەری شوێنێک ئەگەر تاوانێکی کردووە تاوانەکەی بەڵگەت دەستکەوتووە بە پێ یاسا ئەتوانی فەرم و بڵایی بکەیتەوە بەڵگەکانیش بخەیتە ڕوو ئەوە مادام عیلاقەی بە وەزیفەکەیەوە هەر تاوانیش نییە بەڵام لەگەڵ ئەوەیە یعنی نقورچی ئەوەی لێ گیرێت باسی کەسوکاری باسی دایکی باسی باوکی باسی خۆی باسی شەرەفی کەرامەتی ئەمانە ئەکرێت ئەو کەسەش ئەچێ بە ناچاری ئەگەڕێت لە سایتێکی وەهمی ترەوە 200-300 دلاری بۆ ئەنێرێ کە بەداخەوە ئەو دیاردوو نەریتە ناشرینە لە وڵاتی ئێمەیە پیا بووە هەیە برایە 200-300 دلار بۆ سایتێکی وەهمی ئەنێرێ کە هەندێک کەس سەیریەکات لەو ڕێگەیەوە ئەچێ دابەزێتە سەری کەرامەت و حڕێتی ئەو کەسە تێگەشتێنێ ئێمە یەکێک لە کێشەکانی ترمان کە ئەوەی کە ئێستا ڕوبەڕوویە بینەوە ئیبتیزازی مالیە یعنی ئاگامان لەوە بێ ئەم کاری ڕۆژنامەنووسیە فراوانە هەندێک جار ئیبتیزازی یعنی ئیبتیزازی مالی تێکەوتووە هەندێک جار بە کەسەکان وتراوە بە سەرمایهداری گەورە وتراوە و هاتوون سکاڵیان تۆمار کردووە پێمان ئەڵێ ئەگەر ئەم پرۆژەیە بەشی منی تیانە بێت بۆ من و چەند کەسێکی تر ئەوە ئێمە ئەچین یەک کۆنفرانسی ڕۆژنامەگەریتان لەسەرەکەین کە زەویەکەتان زەوی خۆتان نییە زەوی وەزارەتێکە وەزارەتی ئەسڵەنی هەرێمیش نییە ئەو مەشروعی کە ئیشی لەسەرەکەن مەشروعەکەتان مۆڵەتیشی نییە ئەو کرێکارانەی کە ئیشی لەسەرەکەن ئیقامەی نییە خۆشت نازانم قەرزاری چیت و ئەمانە
ئێمە دیفاع لە شەریحەیەک ناکەین بە دیاریکراوی، بەڵام ئەویش وەکو ئێمە هاوڵاتیە کە مافی ئەوەی هەیە کە یاسابی پارێزێ. خۆشتان نەزانن سەرمایە لە شارێک لە وڵاتێک ئەگەر یاسا تیای بەهێز نەبوو سەرمایە لە هەموو بوارەکانی تر ترسنۆکترە و پێی زیاتر هەیە کە بە ئاسانی شارەکەت بەجێ بێڵێت و بڕوات. بۆیە بێ ئاگامان لەوە بێت لەو ڕێگەیەوە دکتۆر شوان زوو شارەتمایەتی ئەڵێ بە تەواو منیش بەس ئاگامان لەوە بێت ئەم شەپۆلی ڕۆژنامەگەریە کارێک نەکات سەرمایە لە وڵات و لە شارەکەمان دوورکەوێتەوە بڕوات نەمێنێت، سەرمایەدار پترسێ لەوەی کە ئیبتیزاز بکرێت و هەیە بووە ڕووشی یاوە. تەنانەت یعنی بۆ نمونە لە یەکێک لە دەسەڵاتەکانی تر دەسەڵاتی جێبەجێکردن دادوەری یاسادانان دەسەڵاتی یاسادانانەوەی بڕوا خۆی یاسادابنێ ڕاستە مەیدانیان لە بوارەکان بکۆڵێتەوە لە خروقاتە یاسایەکان بکۆڵێتەوە، بەڵام هەندێک جار ئەوەش ڕوویاوە ئەو جۆرە دەسەڵاتانەش کەوتون پیان و تون ئەگەر بۆ خۆمان و حیمایەکانمان مستحقاتمان بۆ دیاری نەکەن کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیتان لەسەرەکەین. ئێمە پێمان خۆشە ئەم شارە کۆنگرەی ڕۆژنامەنووسی خۆش بوێت، لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی نەترسێت. ئێمە ئەشمانەوێ ئاراستەی ئیشکردنیشمان وایە لەم شار و لەم وڵاتی ئێمەیە خەڵک لە دادوەر نەترسێت، قەناعەتی بە بڕیارەکانی دادوەر و بە عەدالەتی هەبێت. ئێمە نامانەوێت لەسەر ئەساسی ترس و تۆقاندن بێت، بەڵام لە بەرامبەریشە با بواری ڕۆژنامەنووسی نەبێ بە ترس و ئیبتیزاز و تۆقاندن. ئێمە بەردەوامین لەسەر هاوکاریکردنەکانمان لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان ڕوونکردنەوەانە. ئیتر ئێستاش کاتی قسەکردی منە هەوڵێم کەمتر بۆی تەوازنێک ڕاگرم. بەڕێزان ئێمە چالاکیەکە لەسەر ڕیفۆرمی میدیاییە لە دەسەڵاتە جیاوازەکانە، دەسەڵاتی جێبەجێکردن دادوەری و یاسادانان. بۆیە من زیاتر جەخت دەکەمەوە لەسەر با بڵێن ئیشی دادگاکان لەگەڵ مامەڵەکردنیان لەگەڵ ڕۆژنامەنووسەکان و هەندێک تێبینی خۆم دەڕۆوە دەخەمە ڕوو. دیارە بێگومان ڕۆژنامەنووسان بێ هەڵەوکەم و کوڕینین و چەندین هەڵەوکەم کوڕی حاکم باسی کرد و ئێمە ئاخر چالاکیم پێم وایە لە یادی ئازادی ڕۆژنامەنووسیە دانیشتنێک بوو تەنها قسەمان لەسەر ڕخنەکانی هەڵەکانی ڕۆژنامەنووسان بوو، تەنها گلەیمان لە ڕۆژنامەنووسان بوو بەبێ گلەیکردن لە دەسەڵاتەکانی کە بەڵام ئەم ئێستا فرسەتێکی گونجاوە کە بەرپرسی یەکەمی دادگاکانی سلێمانی لێرەیە هەندێک تێبینی خۆمان لەسەر ئەدای دادگا بۆ بەرەو پێشبردننی بارودۆخی ڕۆژنامەنووسی بخینە ڕوو. بەڕێزان یەکە لەو بابەتانە کە باسی بڵێن پێش هەموو شتێ باسی لەوە بکەین مەسەلەی دروستکردنی دادگایەک تایبەتمەندیان تەرخانکردنی ئەوەی کە لە سلێمانی ڕوویا دادگایە کە بۆ مەبەستە. من دەمەوێت ئاماژەیە بۆ بەم پێشەوە بێمە سەر هەندێک تێبینی لەسەر ئەدای دەسەڵاتی دادوەریمان بەعام لە کوردستان و بە شێوازێکی گشت و لە سلێمانیش باس لەوە بکەم کە ئەو مامەڵەکردنە تایبەتمەندە لەگەڵ ڕۆژنامەنووسان لە ساڵی 50وە یاسای ئیجرایەتی جنایی مەسری لە مادە 216 باسی لێوە ئەکات کە قانونێکە بۆ هەموو جەریمەیە، بەڵام بە تایبەت باسی ڕۆژنامە جونحی سەحافە ئەوانەی کردووە. لە ساڵی 90ەکانەوە محکەمەی ئیستێناف تەرخان کراوە بۆ بینینی دادگاکانی داواکانی ڕۆژنامەنووسی بۆ یەک دادوەر یان یەک دادوەری تازە بوو بە دادوەر ئەو کەیسە هەستیارانە نەبینە لەبەرەوەی زۆر هەستیارە و وڵاتانی دیکەش بە هەمان شێوە. دوجار ئەگە بینە سەر هەرێمی عێراق لە ساڵی 2010 دادگایەکی تایبەتمەندی دروست کردووە بە ناوی محکەمەت قەضایە النەشر والإعلام. لە 2000 دواتر دوای چەند ساڵە لە ئیشکردنی و دادگایە کە زۆر قەرارەکانی مشەڕەف بوو و من زۆر جار ئاماژە بە ڕۆژنامەنووسێک گەیەنمەوە کەیوت لە دادگاکانی کوردستان 2 داوام لەسرە بێ لێ ئەترسم، بەڵام لەو دادگایە 7 داوام لەسرە لێ ناترسم لەبەرەوەی ئەیزانی چۆن مامەڵە ئەکرێت لەگەڵ ڕۆژنامەنووسانە. ئەم دادگایە خۆی هەڵوەشانەوە لە بەغا پاشان بە شێوازێکی بەهێزتر. تەمان ڕۆژنامەنووسەکان گلەیان کرد بۆچی هەڵوەشایەوە لە ژێر زەختی سیاسیەکان بوو، بەڵام وانە بوو سوڵتەی قەزایی لە عێراقا هات ئەم جارە وای نەکرد یەک دادگای ڕۆژنامەنووسی هەبێ لە سەرتاسەری عێراق و خەڵک لە کەرکووکەوە بچێ بۆ بەغا. نەخێر هاتن چیان کرد لە هەموو منتیق ناوچەیەکی ئیستێنافی دادگایەکیان تەشکیل کرد بە ناوی دادگای
کێشەکانی ڕۆژنامەنووسی و بڵاوکردنەوە ئێستاکە لە هەموو 16 دادگای لەو جۆرە هەیە لە بەغا دوو جۆر لەو دادگایەمان هەیە بەڵام سەیری کە ناوەکەی چۆنە قەضایە نەشر وەلعەلام ئەلێرەوە من تێبینیەک دەرەبڕم کە کاتی خۆشی لە دوای دەرچوونی ئەو بڕیارە کە بۆ تەرخانکردنی دادگایەکی لێکۆڵنەوە و کەتن دەرچوو و من دەستخۆشیم لە بڕیارەکە کرد بەڵام وتم ماوێتی بۆ ماوێتی باشە بۆچی جیاوازیەکی ئەو تۆ بکەین لە بینی ڕۆژنامەنووسان و هاوڵاتێکی دیکە هاوڵاتێکی دیکەش ئەگەر بێت و لە فەیسبووکەکەی خۆی بابەتێ بنووسێ بۆچی بە شێوازێکی تونتر مامەڵی لەگەڵا بکرێت ڕاستم 100% مافەکانی ڕۆژنامەنووسان هاوتای مافی هاوڵاتی نییە هەندێ مافی دیکەی هەیە زیاترە بەتایەتی بۆ ئامادەبوون لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان بەڵام لە ڕووی مامەڵی یاساییەوە بۆچی جیاوازی لەگەڵا بکرێت ئەگەر ئێمە بەتەماین یعنی هەمان شت ئێمە باسی سمعی هەرێمەکەمانەکەین بۆیە هاوڵاتیەکیش مامۆستایەکی زانکۆش کە ڕۆژنامەنووس نییە بۆچی ڕاپێکی دادگایەکی دیکە بکرێت جگە لەو دادگایە بم پێم خۆشە دادوەرێکی تایبەتمەند هەبێ بۆ لەبەروی اختصاص وەرەگرێت لەبەروی خوێنێتەوە زیاتر لەو بەنجالەج کە دادگا اختصاصی تیانیە دادوەرەکان هەموو جۆرە یاسایەک ئەبێ ببینن هەموو جۆرە دادگایەک ئەبێ ببینن بەڵام ئەو دادوەرە لەوێدا چونکە ئیشەکەی وایە باشترە خوێنێتەوە باشتر سەری پێوەرە نێودەوڵەتەکانەکە ڕەنگە خولی جیاوازی بۆ بکرێتەوە بۆ یەکەم تێبینیم لە ڕۆ ئەوەیە دەڵێم هیوادارم و ئەوەش دەبینیم بە چاوی خۆمان لە داهاتوودا ئەو دادگا تایبەتکردنی دادگایەکی تایبەتبەت بە کاری ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی لە داهاتوویەکی نزیکە من تەوقعەکەم گۆڕانکاری بەسەرا بێ ببێتە ئەوەی کە تایبەت بێ بە هەموو کەیسەکانی بڵاوکردنەوە یعنی ڕۆژنامەنووسێک لە فەیسبووک شت بنووسێ و دادگای نایبینێ بۆ خەیچێ کە با لەو دادگایە سەیری کە دادگای عێراقی تەمیزی عێراقی بەرەو ئەوە چووە ئەسڵەن تەمیز ئەسڵەن فەیسبووک سیفەتی ئەعلامی دراوەتێ ئایا ئەعلامە یاخودنا لە ئاخر بڕیاریدا دەڵێ باوەکو ئەعلام مامەڵی لەگەڵا بکرێت لەبەرەوەی کەسانێکی زۆر دەتوانێت بیخوێنێتەوە و دۆکمنت دەکرێت بۆیە وەکو ڕاگەاندنێک مامەڵی لەگەڵا بکرێت بۆیە دەبێ وا بکەین کەیسەکان زیاتر بێتە لای ئەو دادگایە و ئەو دادوەرە بەڕێزانە ئەوە لە لایەکەوە لە لایەکی دیکە ئەو دادگایە بەس کەیسەکانی تاوانکاری ئەبینە جەزایی ناوەکەی لەگەڵ خۆیەتی دادگای لێکۆڵنەوە دادگای جنح کەتن ئەی ئەگەر بێت و من داوای جەزاییم نەبێ داوای مەدەنیم هەبێ لە بەردەمی ئەو دادگای نابێت سکاڵات تۆمارکەی ئەبێ بچی لە دادگایەکی دەرەوەی شاری لە دەرگایەکی دیکە کە ڕەنگ بێ دادوەرەکان بەو شێوازە مامەڵەیان نەبێت تەبان ئێمە هەموو دادوەرەکان لە هەستێکی بەرزان بەڵام لە ڕابردووشە لێتە ناشارمە و من دەبێت یعنی لەوانەیە زمانی قسەکردنم جیاوازم لەگەڵ هاوڕێکەم قەراراتی زۆر سێر و سەمەریشمان بینیوە لە دادگاکانی هەرێم ناڵم بەتەنیا سلێمانی قەرارم بینیوە لامانە بۆ نمونە دادگایەک حکمی بەسەر ڕۆژنامەنووسێک داوە لەبەرەوەی باسی وەزارەتێکی کردووە بە ڕۆژنامەنووسەکەی وتوتی تۆ بەد نییە لە ڕۆژنامەیە باسیکەی لە ڕۆژنامەی هاوڵاتی باسی کردووە ئەو کێشانت هەیە لەگەڵ ئەو ڕاوێژکارە گەورەیە ئی سەرۆکی وەزیرانیان کێیە بڕۆ لە محکەمەش کاتی لێ بکە نەک لە ڕۆژنامەیە بینووسی اینجا ئەگەر وای بێ هیچ شتێ بۆ ڕۆژنامەنووس نامێنێتەوە باسی کا لە ڕۆژنامە یعنی قسەی لەسەرەوە نەکردووە دادگاکە ئایا قسەکان ڕاستە یان نا قسەی لەسەرەوە کردەوە توتی بۆ ئەسڵەن لە ڕۆژنامە باسیەکەی بۆ ناچی لە دادگا تۆماریکەی لە کاتێکا کەیسەکەت کەیسێکی تایبەت نەبووە کەیسێکە عیلاقەی بە مۆزوعێکی گشتیەوە هەبووە بە ئەنجومەنی وەزیرانەوە بۆیە ئێمە هێشتان پێویستیمان بە هەنگاوی زیاترە بۆ بەرەو پێشبردننی دادوەری لە هەرێمی کوردستان دەسەڵاتی دادوەری بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسەکان خاڵێکی دیکە مەسەلەی تەوقیفکردنە ئێمە دەمانوێت لە داهاتووە ئەوەش ببینین ئەگەرچی من ماوەیەکی زۆرە پرۆژەیەکم ئامادە کردووە لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس ئەگیرێت تەوقیف ئەکرێت تەوقیف سزانی عقوبە نیە بەڵام وەکو عقوبە بەکارێنرێ وەکو نقورچ بەکارێنرێ لەو ڕۆژنامەنووسە هەفتەیەک دوو هەفتە تەوقیف ئەکرێ کە ئەم تەوقیفە یەکەم سمعەتی هەرێمەکەت بریندارەکە ڕۆژنامەنووسەکە زەرێکی کەوتۆ ناکە پێوێ بە پاڵەوان و گلەی و گازەندەیەکی زۆرمان دێتە سەر بۆیە دەبێ ئێمە هەنگاوی دیکە بەرین لە ئاخرە دکتۆرشان چۆ بۆوێ یاین کورتی کەمەوە قسەکانم یونسکۆ دەستخۆشی لەو دادگا تایبەتانەی عێراقی دەکا بە تایبەتی ئەوەی بەغا عامر حەسەن کە حاکمەکەیەتی لەبەرەوەی کەیسەکان بەرەو مەدەنی دەبا زیاتر بەرەو گرتن و شتیوان نابرێت لەبەرەوەی کەیسەکان بەرەوە دەبا لە شێوازی لە هەیەی ساڵات و ئیعلامە معالەجەی لەگەڵا بکرێ و چارەسەر کرێ هەندێک گرفت هەیە گرفتی یاساکانە بۆ دادگامان بەجێشتوە یەکێک لەو خاڵانە بۆ نمونە لە یاساکەی عێراقانیە لە یاساکانی کوردستاندا هەیە ئەڵێ ڕۆژنامەنووس
مافی خۆیەتی سەرچاوی زانیارەکانی نەدەرکێنێ تەنها بە بڕیارێکی دادوەری نەبێ ئەمە نازانم بۆچی ئەمە تیاخرا کاتی خۆی لە کاتێکە ئەمە مافی نەدەرکانی سەرچاوی زانیاریە کارێکی باشە زۆر بەکار نێنراوە دادوەرەکان بەڵام هیوادارم لەبەرەوەی حاکەم سەرۆکی دادگای سلێمانیە هیوادارم زیاتر ئەوە بگەندرە بە حاکمەکان وەکو تعمیم کە زۆر لە ڕۆژنامەنووس مەکەن سەرچاوی زانیاریتان بۆ بدرکێنێ ئەگەر هەڵەیە ئەگەر تاوانی کردو خۆی عقوبە بە بەڵام نەک کەسێکی دیکەی بۆ بکرێتەوە لەبەرەوەی ئیعاقەی ئیشی دادوەری کردووە یەک خاڵی کاگە باس کەم و کۆتایی پێ دێدەم مەسەلەی کردنەوەی خول گرنگە مەبەستمان بوو ڕۆڵی دادگا یا سیستمی دادوەری لە ڕێککەوتنی میدیایە چێ ئەتوانێت مشارەکە بکات یا ناتوانێت ئەگەر مشارەکە بکات چۆنێک کات بێگو اینجا حەزمە کرد ئەو شارەزا دادوەریانە بکەن کە لە دادگاکانان لەسەر دادوەرەکانی دادگای لێکۆڵینەوە بکەن کە هەندێجار مامەڵەی نادروست لەگەڵ سخاڵەکار و سخاڵە لێکراوەکەن و ئەو وڕاکارانی کە هەیە بە تایبەتکردنی دوو دادگا بە دروستەکانی ڕۆژنامەوانان ڕێگریەکان چی بود کە دادگای تایبەتمەند دروست بوو بۆچی سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکە کە من جوابی بەمەوە بێگومان دادوەری دەسەڵاتی دادوەری ڕۆڵێکی گەورە دەبینێت لەبەرەوە پێشبردننی ئازادی ڕۆژنامەنووسی لەبەرەوەی دەقەکان هەر چۆنێ بێ هێشتا پێویستیان بە ڕاوەکردنی دادگایە دادوەر هەیە و لە یاساکانی سلماندون و یاساکانی دیکە یعنی دادوەرەکان داوا کراوە ئیجبار کراوە کە تەفسیرێکی متەتەوڕ بکەن بۆ قانونەکان بۆیە هەندێک جار ئەوەیان هەست پێ دەکرێت یعنی بۆ نمونەیەکە لەو تەفسیرە جوانانەی کە دادگا کردوێتی ڕۆژنامەنووس ئێستا بە گوێرەی یاسای ڕۆژنامەنووسی سزای زیندانیکردن نادرێ حەبس بەڵام غرامە ئەکرێ ئەگە غرامەکەی نەکرد نەدا باس نەکراوە غرامەی نەدا بۆ خەڵکی دیکە دەشێ بەرامبەر ئەو غرامەیە مدەیەکی حەبسی بخەیتە ژوورەوە بەڵام دادگایەکان لە کوردستانە لە هەولێر و سلێمانیش بۆ ئەوە چوونە کە ئەگەر ڕۆژنامەنووس غرامەکەش نەیە نابێ حەبسیکەی دەبێ ئەو غرامەیە بە شێوازێکی تەنفیزی بە شێوازێکی پچڕ یان بەش لی وەرگیرێ لە موچەکە یان لە شێوازێکی دیکە ئەمە تەفسیری متەتەوڕە بۆ ڕوحی یاساکە و یاساکەمان کەلێنی تایە نوقسانی تایە هەڵەشی تایە و لەبەر چەندین هۆکار نەماتوانیەوە هەمواری بکەینەوە ئەوە دادوەرەکانن ئەگە بیانەوێت دەتوانن تۆزەی بەرەو باشتری بەرن تا ئەو کاتەی یاساکە هەموار دەکرێتەوە لە دوا جاریشدا دەبێت ئەگاداری ئەوە بین ڕۆژنامەنووسان ئەویش ئەوەیە بۆیە ئێمە پەرلەمانمان هەیە و یاسا دەرەکەین بۆی دەسەڵاتەکان سنووردارکەین چ دەسەڵاتی دادگا بێت سنوورداریکەین چ دەسەڵاتی حکوومەت بێ دوجار دەسەڵاتی خەڵک گەل کە بریتە لە نوێنەرانی ڕاستەقیدا ئەوان ئەوە دیاریەکەن چی تاوانە و چی تاوان نییە بەڵام تاوەکو ئێستاکە بارودۆخەکە لە بەرەو پێشچوونایە و پێشم وایە بەرەو پێشچوونەکە وا باشترە کە ئێمە زیاتر ڕخنە بگرین بۆی زیاتر بەرەو پێشچوون ببینین پێمان وانە بێ ئەوەی کە ئێستاکە هەیە تەواو دڵمان بەوە ئاوە خواتەوە نەخێر تەمۆحی زیاترمان هەیە لە دادگاکان بۆی مامەڵەیەکی باشتر لەگەڵ ڕۆژنامەنووسان بکەن بگاتە ئەستی پەیوەندی نێودەوڵەتەکان تاوانەکانی ڕۆژنامەنووسیش بۆیە مەیدانیان بەردەوام لە بەشەکانی ڕۆژنامەنووسی گروپەکانە ئەیان ترسێنن ڕۆژنامەنووسان کە ئەوانە سنوورەکانتانە ئەگەر تێیپەڕێنن ئەوە سزا دەدرێن و ئێمە بێگومان لەگە سزاین بەڵام سزایەک بە گوێرەی هەڵەکە ئەگەر ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبوو لەو پرسیارانەیە یعنی لە ئەسڵا دانانی بڕیاردان بە دروستکردنی دادگایەکی تایبەتمەند بە کاری ڕۆژنامەگەری ئەمە دروستکردنی هەیکەلێتێکی ترە لە ڕیاسەی محکەمەی ئیستئینافە کە ئەمە دیسان جارێکتر پێویستی بە موافقەتی ئەنجومەنی دادوەری هەیە ئەمە یەکەم ئێمە ئەو هەنگاوانەی کە هەموو کەسێک لە چوارچێوەی دەسەڵاتی خۆیان بڕیارەیەات یعنی ناکرێ من تەجاوزی دەسەڵاتی خۆشم بکەم لە ئێستاە من بۆ شارەکەی خۆمان ئەوەمان بە پێویست زانی و لە دەسەڵاتی ئیداری خۆشمان بوو یعنی دروستکردنی دادگایەک یان تەرخانکردنی دادگایەکی لێکۆڵینەوە بڕوان بکە لە ناوەڕۆکدا هەر یەکش دەگەیەنێت کە لەوانەیە ئەو دواتر ئەو دادگایە ئەگەر ببێ بە بوونی ئەساسی بۆ دروستکردنی دادگایەکی تایبەتمەند ئەمە یەکەم دووەم
بە نیسبەتی نەبوونی دادوەر و نەبوونی فەرمانبەری پێویست بۆ جیاکردنەوەی دادگایشتر ئەمە ژێکێکە لە ئەرقەلە هەرە گەورەکانمان کە بەڕاستی لە توانامانە نییە جیای بکەینەوە. یەکێکی تر لە کێشەکانی تریشمان بەڕاستی ژمارەی دۆسیەکانی ڕۆژنامە نووسان ئەوەنە زۆر نییە دادگایەکی پێوە سەرقاڵ بکە یەک دادوەردا بنیشێت. بڕوامان بکە ئێمە دادوەرەکانی ئێمە دادگاکانی ئێمە وا ڕاهاتووە هەموو دادوەرێکی لێکۆڵینەوە لانی کەم 1500 بۆ 2000 دۆسی هەیە. هەموو دادوەرێکی کەتن لانی کەم 1500 بۆ 1600 دۆسێ لە زیممەیەتی. یعنی لەخوا بە زیاد بێ نسبەتی لە 100 دۆسیەکانیشمان دۆسیەی بواری ڕۆژنامەگەری نییە. بڕوان بێ بکە خەڵکەکە خەڵکێکی باشە زۆر جار چاوە پۆشێ هەر سکاڵا ناکە تەلەفۆنێ بۆ ڕۆژنامە نووسەکەکە گلەیەکی لێ کات و ئەویش لانێ بە دڵێکی فراوانەوە دوو قسەی بۆ بکات. ئەمە یعنی نەگەیشتوەتە ئەوەی هەرکە من یعنی وەزیفەی دادوەری قورسە زۆر قورسە لە بەرەوەی تۆ بڕیار لە حڕێتی ئینسانەی بڕیار لە سەرچاوی داهاتی ئینسانە یعنی هەم لە جەزائیە تا حڕێتی ئینسان هەندێک جار ژیانی ئەسڕیتەوە بڕیارەی بە لە سێدارەدانی یا بە ئیفرازکردنی کە تاوانێکی کردووە ڕێی عامێکی مزەیەفیشی لەسەر دروست بووە ئەو حاکمە ئەبێ لەو ڕێی عامە مزەیەفە نەترسێت ئەوە نەغیرەتی هەبێت ئەو کەسە هەموو کۆمەلگا ڕێی عامێکی دروست کردو جاری وایە مزەیەفە بەداخەوە. یعنی ئەوەش بەشێک لاوانە ڕۆژنامەکان بڵاوکراوەکان ڕێیەکی عامی مزەیەف دروستەکەن لەوانەیە بێتاوانێک وا لە بکەن ڕێی دادوەرەکان بخەنە ژێر کاریگەریەوە سزایەکی بند لەبەرەوە ڕێی عامی لێ ڕازی بێت. ئەوەنەی کە من لە وتە بێژیەکەم هەستم بە قورسی و بە ترسم لە مەسئولیت هەبووە لە سەرۆکی دادگای تاوانەکان 3 ساڵ بەرە و ژوورتر کە بڕیاری لە سێدارەدانمان داوە ئەوەنە ترسم لە مەسئولیت نەبووە. لەبەرچی لەبەرەوەی هەر دێڕێک کە تۆ ئەیڵێیت زۆر ئاگادار نەبی دوو تاوان تەشکیلەکات. یعنی کاتێک کە قسەیەکمان وتەیەکمان لەسەر بابەتێکە بوو دەیان جارە بۆە لێکی بیتەوە بزانە ئەمە حڕیەت و کەرامەتی ئینسان ناشتێنێ ئەمە بزانە لە بابەتێک ناوترێت کە مزەیەف و ناڕاست بێت دوایی بە بەڵگەیەکی ڕسمی وتە بێژەکە دوو لە ڕووی حزۆر بە درۆ بخرێتەوە و چەند شتێکی تر بوترێت یعنی زۆر زۆر قورسە. بەڵام نازانم هەندێک کەس دەستی یاوەتێ مەستانە پەلاماری شتەکانەیەت بڕوان بێ بکە من ڕۆژنامە نووسی بەقەدەر وەزیفەی حاکمیەکە بەلامەوە قورسە بۆیە لە هەڵبژاردن و لە بابەت نووسین و لەینە ئینسان ئەبێ زۆر ئاگای لە خۆی بێ زۆر هەست بە مەسئولیت بکات. لە مەسەلەی هەڵبژاردننی خوبەرایە وەک خۆتان نەزانن دادوەر ڕاستە ئەوترێ ئەبێ خەبیری خوبەرایەکان بێ یعنی هەندێک جار خەبیرەکان دەیان خەبیر راپۆرتی خۆیان تەقدیمەکەن بە دادوەر بە پێی یاسا دادوەر بۆی هەیە ئەو خیبرەیە ڕەفسکا و بڕیاری خۆی بات لەبەرەوەی بڕیارەکەی قابلی تەمیزە هەیئەیەکی گەورەتر ئەیبینێت حتا ئەو هەیئەش بۆی هەیە داوای ڕوونکردنەوە لە جیهاتە ڕسمیەکان بکە بۆی ڕێیەکی خۆی لەسەر گەڵاڵە بکات. ئەم خەبیرانە بۆ ئەوەیە کە دادوەر لە زمانی ڕۆژنامەوانی لەوانەیە تێنەگات لە مستەڵەحاتی سیاسی تێنەگات. هەندێک جار سیاسیەکان بۆ نمونە هەر بە کەسێک بڵێ فیوداڵ لەوانەیە زۆر یعنی یەکێک لەوانەیە سیاسیەکی متەخەزریمین بێ زۆر بەلایە و ئاسایی بێ بەس یەکێکی تر بێڵکا کە تو چۆن بە منەڵی دەرەبەگ و سەرمایەدار و زۆردار یعنی لە هەڵبژاردننی مستەڵەحاتەکانە دادوەرە کرێ بڵە وەڵام باسی فیوداڵم کردووە ئەرە فیوداڵ چیە حەقی خۆیەتی بپرسێت چییە ڕۆژنامە نووسێک بانگ شارەزایەکی بواری ڕۆژنامە نووسی بانکە کە ئێمە لەوێشە ئیمتیازێکمانیاوە بە ناڵین بە ڕۆژنامە نووس بەو بوارە با خۆیان کۆمەڵێک کەسی شارەزای باشمان پێ بن لە زمانی ڕۆژنامە نووسی تێبگەن ئایا ئەمە تاوان تەشکیلەکە یا تاوان تەشکیل ناکات. ئەمەش داوامان لە ئێمە لە سەرۆکاتی دادگای تێڵچوونەوە هەموو ساڵێک لە مانگی حوتە ئیعلانی وەرگرتنی خەبیری تازاکەین بۆیە داوامان کردووە لە ئێستاوە لستێکمان بۆ حازر بکرێ ئەو کۆمەڵە کەسە کە سندیکای ڕۆژنامە نووسی ئاماتێ هەم ئیمتیازیان بینێ قبولیان بکەین بە پەلا و هەم ئەم سجلەش لای ئێمە هەبێت هەتا ئەمانە وەستا بن خەڵکی تر داخل نەکەین خۆ لەوانەشە ڕۆژنامە نووسەکەش غەڵەتی کردبێ و خەبیرەکەش غەڵەت بێ و حاکمەکەش غەڵەتی کردبێ و تەمیزیش غەڵەبێ بەس خوای گەورە خۆی زانێ
ئەجا بۆیە ئەمە هەنگاوێکە ئەمەی کە ئێمە بەڕێستان لە باسی ئەم یەکێک لە ئەساسیاتەکانی ئەم کۆڕبەندەی کە لەسەر بنیان درراوە ڕیفۆرمی ڕۆژنامەگەری ئەکری ئەوەی ئێمە بەشێکی بچووک بێ لەو ڕیفۆرمەی کە ئێمەش بە خۆمان نابچینەوە لەو ڕێگەیەوە زۆر جارێمە لە ناو کلیسەکانی دادگایەوە بینین کە ڕۆژنامەنووس تەوقیف بکرێ لەلایەن دادگاوە نییە یان بە جۆرێکی تر بە یاساکانی وەکڵێ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە بە هەمانگی جەنابتان بووە دادگایی ناکرێت یان زۆر جاریش لەسەر ئەو بابەتی کە مەسەلەن ئێمە یاسای خراپەکارانانی مۆبایلمان لە جەنابی دکتۆر سامان فۆزی مۆسیقی خوێندکاری جەنابی بووین هەمیشە باز لەسەرەوە بین کە ڕۆژنامەنووس بەمە سزا هاترێت لە کاتێکدا ئەمە بۆ خراپەکارانانی ئامێرەکانی مۆبایلە بلەخەڵ لەم کیسانی ئاخیرا زۆر گەنگەشەمان لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسان کرد بۆ ڕۆژنامەنووسێک مانگێک لە ئەوەڵی سجنی ئاسایش بێنێتەوە ئەی دادگا لەکوێ دادگا بۆ لەسەرمە ڕوونکردنەوەی نییە یعنی ئێمە هەمیشە چاوەڕێ و بین دادگا ڕوونکردنەوە با لەسەر هۆکاری تەوقیفکردنی ڕۆژنامەنووسێک بە مانگێک لە سجنی ئاسایشی پێم خۆش بوو بە کورتی ئەومان ڕۆڵێتی زۆر دکتۆر شوان بۆ بێژوا پرسیاری دوانی بکات بیرمەچێتەوە من با من جواب بەمەوە ئەنجا ئەوە عفوم کەی بەس ببوورە وەکو زانن جاری وا هەیە مەسەلەن هەندێک تاوان یعنی فعلێک چەند تاوانێکی تر هەڵەگرێ یعنی بۆ نمونە ئەوەنەی کە ئێمە لە بواری ڕاگەیاندنەکانە تیرۆر و ئیرهاب ئەبینین مەسەلەن تەحریزکردن ئێمە یاسای تیرۆرمان هەیە لە مادەی چوارەمی یاسای تیرۆرە هەر کەسێک بانگەشە بۆ کاری تیرۆریستی تەنانەت بە شان و باڵ هەڵدانیدا تەنانەت لایک و کۆمنت بۆکردن تەنانەت تەمەن ناخواستن بۆ ئەوەی تیرۆریستێک بۆ منە حکمی شارەکەت کە ئەمە تاوانێکی زۆر گەورە پێگەینە کە تاوانە ئێمە پێڵین جینایەکە لە سەر و 5 ساڵەوە یعنی سجنی موقەتە هەتا 15 ساڵیش حکمە بێ یعنی یاساکان هەندێک یاسامان هەیە خۆی زۆر توندە ئەمە یەکەم دووهەم هەندێک جار ئەو کەسە کە تاوانێکی کردو مەسەلەن ڕۆژنامەنووس نییە یان لە بواری ڕۆژنامەنووسیان نییە مەسەلەن ئێمە ئەڵین ئەبێ لە تاوانەکەی کە ئەخرێتە پاڵی لە بواری ڕۆژنامەنووسیا بێ مەسەلەن بابەتێکی بڵاو کردوێتەوە باسی هەندێک شت ئەکات کە پەیوەندی بەکاری ڕۆژنامەنووسیەوە نییە ئێمەش وەک هاوڵاتێکی عادی تەعاملی لەگەڵەکەین تەنانەت ئەگەر هەر کەسێک بێت بۆچی لە ینی زیندانەکان ئەمێنێتەوە بووە خۆشتانەزان ینی تاوان ڕوئەیە و ئیجراعاتیش ڕوئەیە جاری وایە کردارەکە فعلەکە غەڵەتە هەندێک جار پەرچە کردارەکەش هەر بە غەڵەتی ئێخۆ ئێمەش وەکو ئەو کەسەی کە غەڵەتەکەی کردو ئێمەش وەکو ئەو مرۆڤین دڵنیا بن لەوانە ئێمە ڕۆژانە دەیان و سەدان قەرارات نەقزە بێتەوە و ئەگەڕێتەوە ئەڵێ ئەو بڕیارەی دەرتان کردووە ماوەی 3-4 ساڵم قازی شەرعی بووین یەکێک لەوانەی کە زۆر پێم ناخۆش بوو ئەو قەرارەی دەرت کردووە مخالف للشەرع والقانون برام باش آخر مخالفی شەرع بێ و مخالفی قانون بێ من چیم کرد بێت چەند ساڵە ئێمە کە لە محکەمەی تەمیز قەرارمانەگەڕێتەوە وڵێ ناڕاستە و پێچەوانەی یاسایە مەبەستمانێ ئێمەش غەڵەتین بەڵام وەکو وترێت محکەمە خۆی سجنی نییە خەڵکەکە سژن کە دەسەڵاتی جێبەجێکردنە یەکێک لەو خەلە لە یاسایانی کە هەشە لە وڵاتەیە دەسەڵاتی جێبەجێکردن بۆی هەیە مباشرەتەن کە بۆ نمونە هەستی بە تاوانێ کرد خۆی بڕواتە شوێنەکە دەست بکە بە تەحقیق تۆمەتبارەکە بگرێ لە ماوەی 24 سعات مۆڵەتی هەیە لە ماوەی 24 سعاتە ئیفادەشی لێوەربگرێت خۆی دەسەڵاتی پێدراوە ئیفادەشی لێوەرگرێت بەیانی کە حاکم لە خەو هەستا و چۆ محکەمە ئیفادەی با لە ماوەی 24 سعاتە ئەگەر 24 ساعتەکە ڕێک نەکە و جمعە و پێنجشەممە بوو ئاگداری حاکمەکەنەوە ئەهێنە یەکشەمە یعنی هەندێک جار ئەو شتانە ئەگەر ڕۆ ئێمە بەشتی ئین وەرناگرین یعنی ئێمە باسی سیاقە عامەکە ئەکەین ئەگەر خەلەل بڵێ دەیان جار منیش قەراراتم هەڵەوەشێتەوە بەهەر ێزانم کە من تواناوە گەندانی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ بەڕێز حاکم عومەر وە کەسایەتی خۆی بەڕێز دکتۆر سامان فەوزی لەوە چێوە باڵێن دوو هاوڕێ و ئەزیز بەڵام بەڕاستی منیش توێڵێم ئێوەی سەر کارکاروان لێرە نییە سکرتێری لەقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان
خوای لێرەیە کە من دیفاعیە بکەم لە سەدان شوێن کە دیفاع لە مندەی پلیسکراوە بۆ جارێکیش مەقسەن لەسەر ژیانی تایبەتی هیچ بابەتێک لە کوردستان نەکردووە من قسەی لەسەرەکەم هەموو خەمی گشتیە بنکۆڵکاری و دەستبردنە بۆ کەیس و بابەتە فەسادیەکانی کە لە کوردستان و بە تایبەت لە سنووری سلێمانی و دەوروبەری ڕۆدا من لە کاک حاکمەرە پرسم ڕاستی دڵیشم پڕە چی بەبنە لە برکێکی پۆلیسی بازیان لە یادی ڕۆژنامەگەری ئەم ساڵدا لە 21 و 22 ڕاستی دڵنیا بە ناڕاستەخۆ ئاگای لەوە دکتۆر سامان فەوزی کە قسەی کرد هەستم کرد زۆر بە جوانی بەڕوونی بابەتەکانی منی بینیوە وەجێی خۆیەتی من دەستخۆشی لە خودی کاک با تاڵەبانی بکەم کە ئەگەر ئەو نەبووە بە هاتایەتە خەت شکۆی ماڵم شکێنراوە خۆم لە ماڵ نەبوومە دەرگا و پەنجەرەم هەموو شێلێنراوە خێزانم بەلەخە و بۆ کەس براوە ناوەکە چی بڕێزە حاجی توانای شێخ بابعەلی کە لە کاتێکدا توانە حاجی ئەوەدا هێتەوە ڕوا بەبێت چەقۆ بەبێت دەمانچە زۆر لە ئەمنیەتی ئەم شارە ئەمانترم کاگەر هێزی ئاسایش نەبووە بنهاتایەتە خەت من پۆلیس لەوانەیە خێزانی پارچە پارچە بردووە بە پێلەخە ملازم ئەحمەد بە پێلەقە هەرێمێکی بێبڕوانامانی ئەمە دە ڕۆژنامەنووس ڕاشکاوە ناوەکان ئەڵێن ڕوخسەتم بە لە یادی ڕۆژنامەنووسیان شکۆی بەندەی مخلص ئەشکێنرێت جەنابی کا حاکم جەناب بۆ ئەو فەزا جوانەی کە دەسەڵاتی جێبەجێکردن خودی کاکوبا تاڵەبانی فەزای ئازادی ڕادەربەرین دروستەکە تۆ وەڵامت چییە لە کاتێکدا ئەمە کەوە من وای نابینی هیچ حاکمیەک ئەم هەڵانە ناکات چونکە المتهم بەری حتا تسلی دانەته الجهل بالقانون لا يعتبر عذرا بەڕاستیانی دەما دێتێتوانێت سەلار ریسکە وە سۆشیال میدیا بۆ دکتۆر سامان ئەڵێ بەشێکە لە دنیای میدیا کە من بۆم هەیە یا بە ڤیدیۆ قسە بکەم من بە بەڕێز دەڵێم لەکوێی دنیا هەیە نەک تیرۆر ژن ببرێ لە بری پیا بەو شێوە بە پێلەقە بچنە سەری و پشت و بەرازوی ئەزیەتی پێ بکات زۆرسا بابەتەکەی زۆر پەیوەندی وەریفۆرم میدیایی نەبوو ئەگەر یەک سەرنجی چۆلە لەوەی کاتەکەمان زۆر تێبەڵی و سپاس دەکەم ڕاستە وڵای من لێرە دانیشتوین بۆ ینی بابەتی وەکوڵی دیاریکرا و دانانیشتوین دەسەڵاتی جێبەجێکردنە کە یاساکان جێبەجێکات بەڕاستی ئەمەژێکێک لەوانەی کە هەمانە دەسەڵاتی دادوەری لە هەندێک شوێندا خۆی دەسەڵاتێکیشی جێبەجێکردنیشی بەدەستەوەیە بۆ پیادەکردنی یاساکانی کە هەیەی بۆ پیادەکردنی ئیجراعات لەگەڵ خەڵکەکانە بەڵام خۆشتەزانی ئێمە دەیان و سەدان و هەزاران بنکەمان هەیە بڕوان پێ بکە کە دادوەر پێڵێ بڕیارمدا بە دەرکردنی فەرمانی گرتن ئەو کەسێک کە هێت بۆ فەرمانی گرتنەکە خۆی و پەروەردە و ئەخلاق و ڕەوشتی خۆی ئەشتوانێت زۆر بە هێواشی بێت بڵێ کاکە بێ زەحمەت تۆ داوا کراوی لە مەحکەمە وەرە لەگەڵمان ئەشتوانێت بە شێوەیەک بێت لەبەر چاوی مناڵەکانە یەک کەلیمە و پێ بڵێ ئیهاناکرێت قەت ئێمە لەگەڵ ئەوە نین بەڵام خۆشتەزانی یاسا مافیشی یاوە بە هاوڵاتیەکە ئەگەر شتێکی وا هەیە ئەوە دەرچوونە لە کاری وەزیفی ئەو کەسە و دادگاش ئیجراعات دەکات و بەڵام ئەو کوشتی تایبەت من ناتوانم نەفی بکەم و ناتوانم بەرگریشی لێ بکەم و ناتوانم بەرگری لە خودی خۆشم بکەم لەوانەیە چونکە وەکو پێتان ئەڵێن هەموو کەس بەرگری لە خۆی بکە دادوەر بەرگری لە خۆی ناکە دەیان و سەدان قەرارمان دەرەکەین بە ئەو پەڕیتوانە و قەناعەتەوە وەکو گەڵای داریش بۆمانێتەوە بە هەڵوەشاوەیی بۆیە زۆر ئاساییە بەلای ئێمەوە بەڵام ئەوەی کە بەڕێزیش باسیەکەی بەڕاستی ئەگەر بکرێ بەکەی سوین وڵی دادگاکان سڵ ناکەنەوە چۆن ئیجراعات لەگەڵ بۆن منە بەڕێزت کراوە ئەگەر ئەمر قەبز بۆ دەرچوو بێ وڵی ئەمر قەبز بۆ ئەوانەش دەرەچێت بەس بەداخەوە زۆر جار معالمی ئینەکان نامێنێ مەسەلەن هاوڵاتیەکە زۆر جار لەین وەرە شکات کە سکاڵا بکڵە کاکە من ناتوانم بەگشت دەوڵەتێکا بچمەوە بەگشت موئەسسەیەکی ئەمنیا بچمەوە ئێمەش کە تۆ سکاڵات تۆمار نەکەیت ناتوانین ئیجراعات بکەین بەڵێ ئەفو منیش یەک دقە وڵاکە دکتۆر شوان هەست دەکەم قسەکەی کاکتوانە کوڕۆکی ڕیفەرمی میدیایی بوو من قسەی هەم دکتۆر ئیسماعیلیش بە هەمان شێوە من پێم وایە بەڕێزان تێکەڵیەک هەیە لە ئیشی پۆلیس واسایشە ئەمە یەکێکە لەو شتانەیە بێت لە داهاتوە جەریئانە قسەی لەسەر بکەین کاتی خۆی منیش لێ کۆڵەری داد بووم دیار بوو ئیشی ئاسایش چییە بەڵامڕۆبورە هەرچەند نەریتی ڕۆژنامەگەری جوانیە بەڵام ئێمە پۆلیسیشمان وا لێ کردووە ئەوانیش ئیستدراجمان کردوون ئەوانیش یەک بنکەی پۆلیس کە بنکەی پۆلیسی ئەزمەڕە دیاری بکەن بە تەعاملکردن لەگەڵی وە ڕاهێنانیشیان پێ ئەەکەین تەنانەت سندیکاش بۆ هەیە ڕاهێنانیان پێ بکەن ئەجاکە کاک حاکمگیان ئەگەر بێت و ئێمە یەک محکەمەمان هەبوایە بۆ هەموو کەیسەکانی نەشریش نەک هەر ڕۆژنامەنووسی ئێستاکە ئەو پۆلیسە ڕاهێنراوە مامەڵی لەگەڵ بەڕێزا کرد نەک پۆلیسی مرکزیشکە ئەبەیە فەرقەکەی لە بینی ئێمە و بەغایە لە بەغا هەموو کەیسەکانی ڕادەربڕێنی سۆشیال میدیا
توانە بێ هاوڵاتێکی کە بێ یەک بەرکەزی شورتە و یەک حاکمەی بینێ مرکزەکە و پۆلیسەکان ڕاهێنراون چۆنێتی مامەڵە بکەن من تەوقعەکەم ئەو ڕووداوی کاکتوانە نەک حەقیقی بێت چەندین جاری کەش دووبارە بێتەوە یەکێ لە هەڵەکان ئەوەیە ئیشی پۆلیس و ئاسایشیش تێکەڵ بووە یانەوە تا دوو دەستگای ببێ بە یەک دەستگا یا ئەوە تا ئەبێ دیاری کرێ ئیشی ئەو چیە ئیشی ئەو چیە زۆر جار بووە ڕۆژنامەنووس لای ئاسایشەوە دەستگیش کراوە لەسەر کەیسی بڵاوکردنەوە کە پێم وایە ئەوە کەیسی ئەمنی وەتانی نییە پێویستە لای پۆلیسەوە بێ خەریکە لای دەسەڵاتی پۆلیس وردەوردە کەمەکرێ ئەبێ لە داهاتووە ئەوەش چارەسەر کرێت.